ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێز لە قسمەت ئێوەی خۆشەویستم. بابەتی ئەم جارشمان چەند بابەتێکە کە بۆ ئێوەی خۆشەویستمان ئاوات نەکردووە، هیوادارم بە دڵی هەموو لایەکتان بێت و تا کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان نەبن. شەڕێک لە گێژاوی یەکلایی نەبوونەوەدا ناونیشانی بابەتێکە لەلایەن عوسمانی حاجی مارف ئامادەکراوە. سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە مانگێک بەسەر شەڕەکەدا ڕژێمی ئێران توانایەکی بەرچاوی بۆ خۆگونجاندن لەگەڵ ڕەوتی شەڕەکەدا نیشانداوە. دۆخەکەیان گۆڕی بۆ شەڕێکی درێژخایەن و کاتێکی نادیار. هەوڵەکانی نێوەندگیری و دانوستان بۆ کۆتایی هێنان بە شەڕەکە سنووردار ماوەتەوە. شەڕەکە بە خێرایی پەرەی سند بە و بەردەوامە. هێشتا هەنگاوێکی جدی بۆ کۆتایی هێنان بە شەڕەکەش دەرنەکەوتووە. شەڕەکە بە هێرشی ئاسمانی تون دەستی پێکردووەوە بە ئامانجی لاوەزکردنی خێرای تواناکانی ئێران و ڕژێمەکەی، بەڵام دوای گەیشتنی شەڕەکە بە لوبنان و دەوڵەتانی کەنداو تا داخستنی گەروی هورمز بە خێرای گۆڕا بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی تا ڕادەیە کراوەی ناوچەیی. دواتر لە هێرشە سەربازیە تەرکیزکراوەکانەوە بۆ سەر ئێران گۆڕدرا و بۆ ململانێکی کراوە و فرەبەرەیی ئەمە ژوای کرد ئاڵستر بێت و کەمتر ئەگەری چارەسەرکردنی پێوە دیار بێت. ئامانجەکانی شەڕ بە درێژایی ڕێڕەوی خۆی بەردەوام لە گۆڕاندا بووە. لە سەرەتادا گەرەنگیدان بە گۆڕانی ڕژێمی ئێران بڵێن، پاشان چارەسەرکردنی پرسی ئەتۆمی، ئەنجا قۆناغەکانی دواتر جەخت بۆ لەسەر نەهێشتنی هەڕەشەی موشەکی ئێران و هەڵوەشاندنەوەی بریکارەکانی ناوچەی ئێرانی بەخۆیەوە بینی. پاشان هەوڵ بۆ کردنەوەی گەروی هورمز گەمەی شەڕەکەی بردە ئاسێکی تر بۆ فشار لەسەر ئەمریکا. سەرڕای ئەم گۆڕانکاریە و فرەیی ئەنجامەکانیش ناتوانرێت بگوترێت کە تا ئێستا هیچ کام لەو ئامانجانە بەدی نەهاتون. شەڕەکە زیانێکی بەرچاوی بە ئێران گەیاندووە، بەڵام ئەم ئامانجانە ناگاتە گۆڕانکاریێکی استراتیژی یەکلایی کەرەوە. هێشتا گۆڕانکاریەکی بنەڕەتی لە هاوسەنگی هێز یان سروشتی دیمەنی ناوچەییدا بە شێوەیەک نەهێناوەتە ئاراوەکە شەڕەکە ئامانجە سەرەکیەکانی خۆی بەدەست هێنابێت. ئەوەی تا ئێستا بەدەست هاتووە لاوەزبوون و لە دەستدانی بەشێک لە توانەکانی ئێرانە بەبێ ئەوەی بە پەکخستن و ڕادەستبوون بگات و لە کاتێکدا پرسی ئەتۆمیش بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. شەڕەکە هەر بەرە و هەڵکشان دەچێت. لە کاتێکدا واشنتۆن و تەلەڤیڤ هەوڵ دەدەن مەرجی تەسلیمبوون بەسەر ئێراندا بسەپێن، بەڵام خوازیاری بۆ گربەست و مەرجەکانی ئێران ترەمپی بنبەست و سەرسام کردووە. ئاماژەکانی پەرستاندنی شەڕەکە بە بەهێزی ماونەتەوە، بە تایبەتی لەگەڵ بەردەوامبوونی هێرشەکان و فراوانبوونی مەودای گژیەکان، بەڵام فشارە ئابووریە نێودەوڵەتیەکان و ترسی شەڕی ناوچەیی دەتوانن یەکلایەنە یان لایەنەکان بەرەو کەمکردنەوەی قۆناغ بە قۆناغ پاڵ بنێن. ترەمپ بە چاوەڕوانی و ئامانجی بەرزەوە شەڕەکەی دەست پێ کرد، بەڵام ڕوونی نەکردەوە کە چۆنەوە ئامانجانە بەدەست دەهێنێت. وا پێدەچێت کە ترەمپ پشتی بە باڵادەستی ئاسمانی هێزەکانی و ئەو لێدانانە بەستە بوو کە ڕاستی ئێرانیان دەکرد. زانراوە کە پێوەرەکانی سەرکەوتن لە شەڕەکاندا تەنیا لە کاریگەری لێدانەکان نییە. کۆماری ئیسلامی بە هێزی ئاسمانی ناکەوێت، بەو پێی ئامانجەکانی ئەمریکا تا ئێستا بەدی نەهاتووە، بە تایبەتی کە ئومێدێکی گەورە بۆ گەیشتنیان هەبوو. کاتێک خامنەی و سەرکردایەتی سەربازی ئامنی و سیاسی لە ڕۆژەکانی ئەوەڵدا کوژان، بەڵام کاریگەری لەسەر ڕادەستبوونی ئێران بۆ واشنتۆنیان گۆڕانی دەسەڵات نەبوو. ئەمە ژوای کرد شەڕەکە لەسەر ئەمریکا و ئیسرائیل قورس دەرکات. کەواتە تەڵی ئێران توانای ڕاکێشانی ئەمریکایە بۆ ناو شەڕێکی تێچووی زۆر و درێژ ماوە کە کۆتایی پێهێنانی بۆ ئەمریکا سەختەوە خراپ لەسەریشی دەکەوێت. ترەمپ پێشجەنگ هۆشداری لە فەرماندەی باڵای سەربازی ئەمریکا وەرگرتووە کە ڕەنگە ئێران بە پەکخستنی ئاتوچۆی کەشتیبانی لە گەروی هورمزەوە تۆڵە بکاتەوە، بەڵام ترەمپ گریمانەی ئەوەی کردهبوو کە ڕژێمی ئێران پێش ئەوەی بتوانێت گەروی هورمز داخات دەڕوخێت. شەڕەکە بۆتە بارگرانێکی سیاسی و ئابووری و مۆراڵی لەسەر ئەمریکا و ترەمپ. پێدەچێت ئێستا کەمترین تێچووی بژاردە ئەوە بێت کە ترەمپ گەر بۆی بگونجێت بە خێرایی سەرکەوتن ڕابگەێنێت و کۆتایی بە ملمەلانەکانیش بهێنێت. دەنا ئەو گۆڕانکاریە بنەڕەتی لە ئامانجی استراتیژی هێرش بۆ سەر ئێران ڕوویداوە، کاریگەری لە موقعەتی ئەمریکا لە ئاستی جیهان و ناوخۆی ئەمریکادا بە نەرێنی دەشکێتەوە و بەسەریدا. پێش هاتە سەربازیەکان بە خێرایی کاریگەریان لەسەر بازاڕەکانی جیهانی و نرخی وزەش هەیە. ئەمەش ئەو حاڵەتە دەهێنێتە پێشەوە کە ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسێکی ناوچەیی نییە، بەڵکو تخمێکی بنەڕەتیە بۆ سەقامگیری ئابووری نێودەوڵەتی. داخستنی گەروی هورمز بە تەنیا بەسە بۆ ئەوەی شۆکی ئابووری جیهانی لێ بکەوێتەوە.
ئەلبەتە ململانەی بەردەوامی ئەمریکا و ئێران ڕنگدانەوەی ململانەیەکی فراوانترە لەسەر بە ئامانجگەیاندنی شێوازێک بۆ نەسمی جیهانی داهاتوو و سنووری بەکارهێنانی هێز لە پەیوەندی نێودەوڵەتیەکان و ململانەی زلهێزەکانی دنیای سەرمایەداری کە لە ئێستاشدا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردوتە گۆڕەپانێک بۆ ڕێکخستنەوەی هاوسەنگی هێزی جیهانی کە ماڵوێرانی قوربانێکی زۆر دەبێتە بەشی دانیشتوانی ئێران و ناوچەکە کە دژی ئەم شەڕن. ئەوەی گرنگە سەرنجی لەسەر بدەین بە هیچ جۆرێگەم شەڕە نەکسودی بۆ کرێکاران و خەڵکی زەحمەتکێش نییە و نابێت بەڵکو بەڵایەکی گەورەیە بۆ سەرژیان و گوزەران و ئاسایش و بێ ئیرادەکردنیان بۆیە پێویستمان بە بەهێزکردنی بزوتنەوەی دژی شەڕ لە تەواوی جیهاندا و بەرزکردنەوەی خواستی بێمەرج و دەستبەجێی شەڕ. پارادایمێکی وێرانکەر ناونیشانی بابەتێکی دیکەمانە کە لە نووسینی جوتیار مەلا ڕەوفە. ڕەشەی لە ناوبردننی شارستانیەتێک نابێت مرۆڤ تەنها وەکو تند و تیژی سیاسی بیبینێت. بەڵکو دەبێت وەک دەربڕینی ئەخلاقیە و سیستەمەش بیبینێت کە دەسەڵات و قازانج بەسەر مرۆڤایەتیدا لە پێشینەی کاریدایە. کاتێک گوێمان لە وتاری سەرۆکێک دەبێت کە باسی وێرانکردن و بردومانکردنی وڵاتێک دەکات و دەیەوێت بیگەڕێنێتەوە چاخی بەردین بە لە ناوبردننی ژێرخانی مەدەنی مرۆڤ هەستێکی لا دروست دەبێت کە زیاترە لە تەنها تووڕێی سیاسی. مرۆڤ دەچێتە ناو هەست و کینەیەکی ئەخلاقی قوڵتر چونکە بۆ من لێدوانێکی لەو شێوەیە زۆر زیاترە لە هەڕەشەیەکی سەربازی. هەڵوێستێک ئاشکرا دەکات کە تێیدا ژیان و مێژ و شارستانیەتی مرۆڤ تەنیا وەک کاڵایەک بۆ گفتوگۆ دەردەکەون کامەش ڕێک ئەو خاڵەیە کە سیاسەتکردن لەو پەڕی لووتکەی نامرۆڤایەتی خۆیدایە. دەکرێت کەسێک کە سەرکردایەتی زلهێزێکی جیهانی دەکات قسەیەکی لەو جۆرە بکات چۆن مرۆڤ بەو ساردی وێ هەستیەوە قسە لەسەر ناوبردننی بناغەکانی ژیان بۆ نزیکەی سەدان ملیۆن مرۆڤ دەکات. کارەبا، ئاو، نەخۆشخانە، قوتابخانە، ڕێگاوبان و تۆڕەکانی پەیوەندی ئەوانە تەنها ژێرخان نین، ئەوانە مەرجەکانی کەرامەت و بوونی مرۆڤن لە ناو هەر کۆمەڵگەیەکدا. هەر کەسێک بەو جۆرەی ترام باز لە ناوبردن و وێرانکردنی بکات پێویستە بەڕاستی گومان بخاتە سەر مرۆڤ بوون و مۆڕاڵی سیاسی و وجودی کۆمەڵایەتی خۆی. منەوە تەنها وەک شکستی ئەخلاقی کەسایەتێکی سیاسی و سەرکردەیەک نابینم بەڵکو وەک دەربڕینی کێشەیەکی زۆر قوڵتر و گەورەتر تەماشا دەکەم. ناوکی سیستەمێکی جیهانی کە تێیدا دەسەڵات و کۆنتترۆل و بەرژەوەندی زیاتر و بەهادارتر لە ژیانی مرۆڤ هەژمار دەکرێت. بۆ ئێمە ئەوە ڕۆشنە کە سەرمایەداری جیهانی وڵاتان و میلەتان و خاکەکانیان وەک فەزای ژیان بۆ مرۆڤەکان سیر ناکات بەڵکو وەک فەزای جیۆپۆلیتیکی وەک بازار وەک سەرچاوی کەرەستەی خاو وەک ناوچەی استراتیژی سیر دەکات. لەو شوێنانەی بەرژەوەندیەکان زاڵن مۆڕاڵ بوونی نامێنێت لەو شوێنانەی دەسەڵات و سەرمایە حکومڕانی دەکەن زۆرجار لە ناوبردننی مرۆڤەکان وەک ئامڕازێکی سیاسی ڕەوا دەخرێنە ڕوو. من پێم وایە قەیرانە قوڵەکە ڕێک لێرەدا هەستی پێدەکرێت. سەرمایەداری مۆدێرن بەڵێنێکی پێشکەوتن و بە عەقڵانیکردنی کۆمەڵگا و گەشە سەندنی دیموکراسی دەدات بەڵام لە فۆرمەکانی ئیمپریالیزمدا ڕوخسارێکی جیاواز ئاشکرا دەکات ژیان دەخاتە ژێر دەستەی سوودمەندیەوە بەها ناپێوێت و بە مرۆڤایەتی و بە مرۆڤ بڵێن بەڵکو بە دەست بە سەرداگرتن و مۆنۆپۆلکردن کاتێک دەوڵەتێکی زلهێز بیر لە وێرانکردن و تێکدانی سیستەمێکی گشتی ژیانی مەدەنی وڵاتێکی دیکە دەکاتەوە. لۆژیکی ڕاستەقینە و سیستێما بۆ هەموو لایەک ئاشکرا دەبێت. هەموو شتێک ڕێگە پێدراوە بەمەرجێک خزمەت بە بەژەوەندیەکانی ئەو بکات کە ئەوەش بە بۆچوونی من ئەو پەڕی نامۆڕاڵیەکی سیاسی ڕێکخرا و سیستەماتیکە کەوا دەکات ئەو دیدگایە لە دنیای سیاسەتدا زۆر مەترسیدار ببینرێت چونکە لە ناکاو ئەو شتانەی کە مرۆڤ وێنەیان ناکات وەکو بژاردەیەکی سیاسی شەرعیت پێدرا و دەردەکەون. ئەو کات چیتر باسی مرۆڤ ناکرێت بەڵکو باسی فشار ڕێگریکردن ئامانج و استراتیژی دەکەن بەڵام لە پشت ئەو دەستەواژە و زاراوانەشەوە شتگەلێکی ئەبستراکت بوونی نییە بەڵکو لە پشتیانەوە منداڵ و خێزان و نەخۆش و مرۆڤی بەسەڵەچوو و تەواوی شارەکان و تەواوی یادەوەریەکان و تەواوی مێژوەکان بوونیان هەیە. بەربەریەت باوەردی لەو شوێنەی دەست پێ دەکات کە زمان ئازارەکان دەشارێتەوە و نەبیندراویان دەکات. بە بۆچوونی من هەڵەیەکە و جۆرە لێدوانانە تەنیا وەک دیدگای سیاسەتی دەرەکی توندی دەسەڵاتێک سیر بکرێت
بەڵکۆوە دەربڕینی کللتورێکی سیاسی و کرۆکی ئیفلاسی ئەخلاقین، کللتورێک کە تێیدا باڵادەستی سەربازی لە ڕێگای وێرانکردنەوە بە گەورەی و باڵادەستی سیاسی دەزانێت، کللتورێک کە تێیدا باوەڕ لەسەر ئەو بنەمایە بنیانراوە کە لە ناوبردن ئامڕازێکە بۆ پاراستنی دەسەڵات و هێز، و کللتورێک کە تێیدا سەرۆکی بەهێزترین وڵاتی جیهان کە پێی وایە مافی سروشتی خۆیەتی بڕیار لە چەرنووسی ژیان و بوون و شارستەنێتی تر بدات. مرۆڤ هیچ هێزێک لەو بابەتەدا نابینێت، بەڵکو تەنها لوتبەرزی سیستەمێک دەبینێت کە خۆی بە مۆدێرن و شارستانی دەزانێت، بەڵام هەمیشە لە ڕێگای بربەریەتی خۆیەوە ئامادەیە بۆ لە ناوبردننی شارستانیەتیەکانی ئەوانی تر. بەڕای من ئەوە قوڵترین پارادۆکسە لە هەناوی سەرمایەداری مۆدێرندا. باز لە ئازادی و دیموکراسی و پێشکەوتن بکەیت، بەڵام هەرکە دەسەڵات و هێزەکەت ڕوبەڕووی تەحەدایەکی چاوەڕوان نەکراو دەبێتەوە لە ناوبردننی مرۆڤ و وێرانکاری بەرهەم بهێنیت. هەروەها ناوکی لۆژیکی دەسەڵاتی سەرمایەداری مۆدێرن ئاشکرای دەکات ژیانی ئەوانی دیکە بە پێی بەرژەوەندیەکان بەهێن پێدەدرێت. ئەوەی گرنگە کەرامەتی مرۆڤ نییە، بەڵکو سوودی استراتیژی و کۆنتڕۆڵکردن و باڵادەستیە. لەو شوێنەی دەسەڵات و قازانج پێوەردادەنێت، سنوورە ئەخلاقیەکانیش دەگۆڕدرێن. زلهێزێکی جیهانی کە بانگەشە بۆ دیموکراسی و مافی مرۆڤ دەکات دەبێت لەمە دواهێڵێکی ڕوون بکێشێت و بەو وێنە ڕاستەقینەی کە نیشانی دەدات دەبێت خۆی پێناسە بکاتەوە. هەر هێزێک ئامادە بێت بناغەکانی تەواوی کۆمەلگایەک تێک بدات و وێرانی بکات تا ئاسی گەڕانەوەی بۆ چاخی بەردین، هەموو مافێکی ئەخلاقی خۆی وەک بەرگریکاری ماف و یەکسانی کۆمەلگاکان کە نیشانی دەدات لە دەست دەدات. چونکە شارستانیەت و مرۆڤایەتی بە وێرانکردن و باڵادەستی سەربازی پێناسە ناکرێت، بەڵکو بە توانای سنووردارکردنی وێرانکاری و توند و تیژی و نواندنی هێزی ئاقڵ پێناسە دەکرێت. دوجار حکمێکی ڕوون دەمێنێتەوە. هەر کەسێک باسی لە ناوچوون و وێرانکردنی شارستانیەتێکی هەزاران ساڵە بکات بە ناوی یاسە و ماف و ئاسایش و ئازادیەوە قسە ناکات، و کاتێک سەرۆکێک بەو شێوەیە قسە دەکات ئەوە نەک گەورەی و هێز، بەڵکو تێکشکانێکی ئەخلاقی سیاسی ئاشکرا دەکات کە دەسەڵات و بەرژەوەندی و قازانج بەسەر مرۆڤایەتی و شارستانێتی مرۆڤدا بەڕەهایی ئەولەویەت پێدەدات. بەڵێ بینەران، بابەتێکی دیکەمان بۆ ئامادەکردوون کە بەناونیشانی بۆ دەبێ دژ بە ڕژێمی ئێران بین. ئەمە لەلایەن ئەحمەد مەلاوە ئامادەکراوە. بەم جۆرە دەست پێ دەکات. مەلاکان شۆڕشی گەلانی ئێرانیان قۆستەوە، ڕژێمێکی تیۆکراستیان بە سەرگەلانی ئێراندا سەپاند. دیدگایەک لەسەر بنەمای بەستنەوەی هەموو دەسەڵاتێک هەر لە دیاریکردنی ڕێبەری باڵا تاوەکو داڕشتنی ئاساکان بە هێزێکی غەیبی کە گوایە ئیلهامی لە خواوەندەوە وەرگرتووە. بە پێم دیدگایە خوددا دەخرێتە نێو تەونێکی ئاڵۆزەوە و تاوەکو دوجار ئاین لە هەلومەرجی ئێراندا مەبەست لە مەزهەبی شیعەیە لە خزمەتی سیاسی دابێت. سیاستێک لە پێناو ئامانجگەلێکی دیاریکراوە کە پێی دەگوترێت شۆڕشێکی بەردەوام، سنووری دەوڵەت تێی دەکات و هەموو ڕەگەزێکی شیعە مەزهەب کۆ دەکاتەوە لە پێناو سەرهەڵدانی ئیمامی زەمان کە کۆتایی بە گەندەڵی مرۆڤ بهێنێت و خەونی خوددا بێنێتە دی. خەونی خوددایەک کە لێوە و لێوی قەیرانە، قەیرانێک لە سنووری دەوڵەتی ئێرانەوە سەرڕێژ دەبێت و دەڕژێتە دەرەوەی خۆی. سووریا و لوبنان، عێراق و یەمەن، گەچەڵەکانی بەحرێن و پێشتریش ئاژاوەکانی دەوری کابە. دوای تێپەڕبوونی 47 ساڵ بەسەر ئەم شۆڕشە هێشتا بڵێسەکانی دانەمرکەونەتەوە. بەڵێسە سەرەتایەکانی ئەم شۆڕشە ئاڵای لە ناوبردنی ئیسرائیل بوو بە نەفرەتکردنی شەیتانە گەورەکە کە مەبەست لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو. مەبەستی ئەم شۆڕشە شەڕێکی بەردەوام بوو تاوەکو کە گەیشتە ئەو ڕادەی کە هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە وەک لە حەوشەی پشتەوەی خۆیان تەئاترێن بکەن و هێز و دەسەڵاتی ئیسرائیلش بگاتە ڕۆخی لیتانی و بەشێکی سووریاش بە شێوەیەکی کاتیش بێت داگیر بکات. شۆڕش بە ناوی خودداوە هەڵگری قەیرانە و ئەمریکا دەکاتە ئەو ڕەشمارەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ تەنگ بەو ڕژێمە هەڵدەچنێت. شۆڕشێک کە نەتوانێت ناو خۆی ڕێک بخات، مافە گشتیەکان دەبێن دابین بکات یان ئازادە سەرەتایەکانیش فراهەم ناکات، وەڵامی داخوازەکانی نەتەوە جیاوازەکان نەداتەوە، دەهات بە شێوەیەکی یەکسان بەسەر ناوچە و ڕێژەی دانیشتوان دابش نەکات، گەشە پێدانی ژێرخانی ئابووری و بە چاوێکی گشتگیرەوە نەبینێ و زۆربەی زۆری داهەتی نەوت و غاز لە پیشەسازی سەربازی بەکاربهێنێت، دەیگەیەنێتە بنبەست. ئەمە پانتاییە نەک
یان ناکات بە خاوەنی شارستانیەتێک چونکە شارستانیەتی ڕابردوو چەند بە دەسەڵات یان باڵا دەست و بەتوانا بوو بێت ئەگەر توانای نەبێت سەیری ئایندە بکات نابێت بە شارستانی دەبێت بە ڕووگەیەک بۆ ستایشکردنی کەلاوە دەرینەکان. شارستانی واتە ژینگەیەکی ژیار کە بتوانێت زەمینە سازی بکات بۆ ئایندە. سەرەتا لەگەڵ بەشە جیاجیەکان ئاش ببێتەوە لەگەڵ دەوروبەری خۆی زەمانێک بەرهەم بهێنێت لە توانای دابێت لە پاڵ بەرهەمهێنانی پێداویستیە مادی و ژیریەکان بتوانێت بەبێت هەستەکۆیەک بۆ بەرهەمهێنانی فیکر ئەدەب هونەر بە زمان و دیدگایەکی هاوچەرخ بەبێ ئەمە دەبێت هاوارێکی خنکاوی ناو کولەکەیەک. ئێران شکستی هێنا شکستی بە هەموو دەوروبەری خۆی هێنا چەمکەکانی لێک تێگەیشتن و پێکەوە ژیان لە خواری خوارەوە بە چاوی دوژمنەوە سەیری هەموو شتێک دەکات ئەوەی جیاواز بێت دەیکات بە دوژمن ئەوەی هاوچەشنیش بێت دەیکات بە کۆی لەو گوێڵایەڵ نمونونەکانی حیزبوڵە و هەشتی شعبی حوسیەکانی یەمەن. ئێران نەک هەر شکستی هێنا دوو ئەوەندەی دیکە ئیدارەی ترەمپی لە ناوچەکە نزیک کردەوە و دوجار ئیسرائیل و ئەمریکای کردە باڵا دەست وڵاتانی کەندا و پێداچوونەوە بۆ پەیوەندیەکانیان دەکەن کوردانی هەرێمیش لە خۆی تۆران و هەموو دووفاقیەکانیش یەک ئاڵابوونەتەوە. ئێران نەیتوانی نمەندەی کەس بکات تەنانەت ئەگەر ڕژێمەکەشی نەڕوخێت بەڵام بۆ هەتا بەلاوازی دەمێنێتەوە و شەیتانە گەورەکەی زیندوو کردەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدانەوە هەڵوێز بوو. سپاس بۆیە کە تاو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون. هیواداریشم بابەتەکان بەدڵی هەموو لایەکتان بوو بێ کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.